لە زیندانەوە بۆ سەرۆکایەتی. هەندێک لە کەسایەتیە سیاسیە دیارەکانی جیهان سەردەمێک لە کونجی بەندینخانەدا ژیانیان تێپەڕاندووە، بەڵام دواتر لە زیندانیەکەوە بوونەتە سەرۆکی وڵات. ڤیدڵ کاسترۆ پارێزەر بوو، پاشان بوو بە سەرکردەیەکی سەربازی. ساڵی 1953 بەهۆی شۆڕژگەڕیەوە زیندانی کرا. ساڵی 1959 سەرۆکی کوبای ناچار بە هەڵاتن کرد. لە 1959 تا 2008 سەرۆکی وڵاتی کوبا بوو. ئەندێرا غاندی کچی جەواهیرلال نەهرۆی سیاسەتمەداری هێندە، دوو خول بەسەر یەکەوە بوو بە سەرۆکوەزیران. لە پاش خولی دووەم خۆی و کوڕەکەی دەستگیر کران. پاش ئازادکردنی جارێکی تر بووەوە بە سەرۆکوەزیران. دیلما رووسێف ئابووریناس و سەرۆکۆماری پێشووی بەرازیلە، بەهۆی چالاکیەکانیەوە دەستگیر کرا و ئەشکەنجەدرا. پاش ئازادبوونی لە زیندان ڕووی لە سیاسەت کردەوە. ساڵانی 2011 تا 2016 بوو بە سەرۆکۆمار. محەممەد مورسی لە سەردەمی حوسنی موبارەک دوو جار زیندانی کراوە. پاژەوەی حوسنی موبارەک ناچار بەوازێنان کرا، ماوەی ساڵانی 2012 تا 2013 سەرۆکی میسر بوو. دواتر کودەتای بەسەرداکرا و زیندانی کرایەوە. مونسیڤ مەرزوقی پزیشک و چالاکوان و سیاسەتمەدارێکی تونسیە، لە سەردەمی بنعەلیدا چەندین جار دەستگیر کراوە. پاش هەڵاتنی بنعەلی بوو بە سەرۆکۆماری تونس. نێلسۆن ماندێلا سەرکردە ڕەشپێست و ئاشتی خوازەکەی جیهانە. ساڵی 1962 زیندانی کرا و سزای هەتاهەتایی درا. پاش 27 ساڵ زیندانیکردن ساڵی 1990 ئازاد کرا. دواتر لە 1994 بوو بە سەرۆکی ئەفریقای باشوور.